ئێستا مەسلەی ئاڵتون و مەسلەی ماڵی جیا هۆکارێکی زۆر و کۆڵە لەمپەرێکی زۆر گەورەی لە بینە بەڕای تۆ ئەم دوانە ڕاستە کچەکەش ئێستاکێت لە بیانوەڵە لە دکتۆرجان خۆم بفرۆشم یعنی خۆم سوکەم نازانم چی بکەم ئەمەش تا ڕادەیەک ئێمە حەقدەین بە کچ و کوڕەکان بەڵام ئایا ئەمە هۆکارێکش بێ بۆ ئەوەی کە ئیتر پرۆسی زەواجەکە ڕوونەدات و یاخود بەڕای جەنابەت وەکو دەرووناسیەک ئەوەی کە ئاڵتونی زۆری بۆ کراوە خانووی سەر بەخۆی بۆ کراوە بەڵگەی لەسەرەوەی کە ژیانیان خۆشبەخت و ئاسوودە دەبێت خۆی کاکتۆر ئێمە لە مارەیە بەڕاستی بە پێی شخصەکانە گۆڕێت تۆ کرد کەسەکە بزانێ هەندێک کەس هەیە بە مادائیگیری خۆی گرش خۆی بووی ئەو مارەی داناوە هەندێک کەس هەیە کە یعنی لە ڕوسەتی دینی شاکە بە مؤخرە هەنێکی دائەندێ بووی ئەگەر ئەو کەسە ئێستا بووی ناکرێ هەمووی بکە هەندێکی هەڵی گیری بۆ دوایی بەڵام ئەگەر هاتوو بۆ نمونە هەر ئەو کەسە بە تەمابێ مؤخرەکە بنووسێ و نەیدا عەقدەکە بەتاڵە ئەوە جارێک ئەگەر یەکێکە بۆ نمونە مؤخرەکە ویستی بیدا بەڵام ئەگەر ئافرەتەکە عەفوی بکە ئەوە هەنی ئەمەری ئایە ئەگەر هاتوو بۆ نمونە لەو حاڵەتەیە ئەگەر گوبانی هەبوو ئەتوانێت تۆزێ لە مؤخرەکە زیاتر کا بۆ لەبەرەوەی هەتا ئەیناسێ بەڵام ئەگەر هاتی شوکە ڕێکەوتن و کە ئەگەر زانیان مەشاکلیانە بێ پێش ئەوەی کە مناڵ بکەوێتەوە باشتر جیاب ببنەوە لە حیم نەکرێت ئەو زۆر مشکلی ئێمە ئێساکە سەرەکی ئەو مناڵە دروستەکرێت دوای چی لێکرێت ئەمە گرفتیەکە لەبەر ئەوەی لە زەواجە بەڕاستی جارێ پێشەموشی ئەکەوێتە سەر شخصەکان خۆیان ئەکەوێتە سەر عایلەکان خۆیان بەڵام وەکەوەی کە تەکلیف بخەیتە سەریا بەرەکەت هەڵەگیرێ کە وەکەوەی کە بەتایبەتی من شتێکەیە زۆر ترسناکە تەکلیفی بە مۆدیل ئەوەی کە وەکو وتم قاعاتە و سیژینیە و اینجا بۆ نمونە ساڵۆنە و اینجا بۆ نەجل و بەرگە و کرێ بەکرێگرتنی سەهاری تروی ساعتەکە هاتۆتە سەرەوەی ساری آخر مۆدیل بەکرێ بگریت و ئەم هەموو مۆدیلە ئەمانە زۆرتر ترسناکترن وەک لە مارەی یەکە لە کاتی مارەی یەکەشە هەر کەسێ بەرەکەت لە ژیانە کەمالیاتانە کەمکەین بۆ کەمالیاتەکە کەم کرێتەوە هەر جارێ ئەمە هیچ نەکرێت ئەمە لایەکە لە لایەکان و لایەکی تریشەوە جارێ نۆماڵ ئێمە جارێ پێش هەموو شتێ بەڕاستی یعنی ئەم حەزە پەرۆشە ئاگراویینە و خەڵک کە هەمووی خانووی هەبێ و فڵانی هەبێ یعنی ئەمە مشکلەیە من 13 ساڵ دوای ئەوەی کە زەواجم کرد بوو یعنی چوومە ناو خانوویەکە کە ئەڵێنەوە هی ئەوە بەسەراحەت یعنی ئەوە تەندروسترە وەک لەوەی کە تۆ ئێستا زەختێک دروستکەی کەس گەنج نەوێرێژن زەواج بکە ناچار بێ ملی ڕێگە بگرێ بڕا بۆ دەرەوەی وڵات و بۆ شوێنان تر بخنکەوە بە کارەسات و مەعسات بێتەوە یعنی ئەمانە مشکلەکە گەورەکەکە بەڵام ئێمە ئەوەی کە زۆر مهمە بەرەکەت لە ماڵێکە کە ئافرەتێک بیری لای ئەوە نەبێ بەڵامە بێ کەسەکەش بزانانی کەسەکە بزانی کە بەو کەسانەیە کە ئەگیرێ ئەگەر نادوایی زەواجی لا سوکە بێ لە مانیەکە ئێستا هیچ نییە لە 4 زەلامە بەم ویسە وای لێ هاتۆ زەواج وەکو جارانیش نییە کە بۆ نمونە 500-600 کەس ئاگدار کردێتەوە وەلی مەی بۆ کرێ فڵ ئەوانە نەماوە بەڵام چییە هەر ئێستا 4 کەس هەڕوە هەر خۆی ڕای گوێزێتەوە یان بەیانی 4 کەس دەستی ماچکرد 50 کەس نییە بۆیە ئێمە یەکێک لەوانە ئەبێ پێی شخصەکانە گۆڕێ ئێمە باشترین شتەوەیە ئیش کرێ لەسەر ئەوەی کە کەسی چاک لە پشتی ئەم گەنجانە دروست کرێ گەنجی چاک دروست بکرێ خولیا و پەژاریان بگۆڕێ